سڵاو دڵگەشم کە قەدەری پێکەوە بوونمان لە شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ئێوەی خۆشەویست ئەبێت. ئەم شەویش بە خۆشحاڵی و چێکە بێ لەو بەرنامانەی کە میوانی ئازیز دکتۆر بوشرامان لەگەڵە و مژاری ئەم شەومان هەڵبژاردننی دکتۆر خۆیەتی. بابەتەکەمان تۆزێک ڕۆحیە، مژارێک نییە بڵین لەسەر ئەم شتە قساکە. بە شێوەیەکی گشتی مرۆڤ لە سێ بەش پێچێت: جەستە، عەقڵ، ڕۆح. وازەحە لە ڕووی جەستەییەوە پزیشکێک قسە بکات، لە ڕووی عەقڵیەوە دەروون ناسەکان قساکەن، بەڵام ئایا ڕۆح لەکوێی ئینسانایە و ئێمە چۆن چۆنی ئەتوانین ڕۆحمان ئاسوودە بکەین؟ هەمیشە ئەم قسە و باسە هەیە بەرگوێمانەکەوێ ڕۆحی ئاسوودە بێ، ڕۆحوا ڕۆحوا ڕۆحوا. هەڵبەتە ئەم ڕۆح ئاسوودە بوونە، ئەم ڕۆح تێرکردنە بەپێی دینەکان ئەگۆڕێ، بەپێی کلتورەکان ئەگۆڕێ، بەپێی ناوچەکان ئەگۆڕێ، بەپێی وڵاتەکان ئەگۆڕێ و شوێنێکی زۆر 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 گرنگی ئینسانیشە کە پێم وایە لە ڕووی زانستیەوە لە کوردستان و لەم ناوچانە وەکو پێویست دەسی بۆ نابرێ و بۆیە هەندێک جار ئەو پڕکردنەوەیە بە شتی ناتەندروست ئەکەین. دکتۆر گیان، دڵگەشتر بووم کە شەوێکی تری ئەم بەرنامەیە لەگەڵ توام. من سوپاسدانەکەم کە لە هەم نازانم من تا چەند حەقم ما بە پێشەکێکە، هەم پێشەکێکمان بۆ باسکە، هەم ئەتوێ باسی چی بکەین؟ ئەگەر مانەوێ قسە لەسەر ڕۆحپەروەری بکەین، وەکو چۆن جەنابە ئیشارەتی پێیە، ئینسان پێویستی هەیە. کاتێک خوا ئینسانی دروست کردووە، ئینسان لە ڕووی جەستەییەوە کۆمەڵێک پێویستی هەیە ئەبێ جێبەجێ کرێ. ئێمە لێرەیە هاوبەشین لەگەڵ ئاژەڵەکانە. ئینسان عەقڵی هەیە، پێویستە خزمەتی عەقڵی بکە، بیر بکاتەوە، معریفەی هەبێ، پێگەشتنی هەبێ، تێگەشتنی هەبێ. ئەمە لە ڕێی زانستەوە ئەکرێ. ئینسان ڕۆحی هەیە. ئەم ڕۆح بە چەندین ناوی تر و بە چەندین شێوەی تر، بە ناوی نەفسەوە، بە ناوی دەروونەوە، بە ناوی دڵ و دەروونەوە، پێناسەکانی جیاوازە، پێویستی بە تێربوونە. مرۆڤی سەردەمی مۆدێرنە هەموو غەمی، طبعاً کە ئەڵێن هەموو بە شێوازێکی گشتی، چون من حەزم لە ڕەهایی نییە، هەموو غەمی بووە بە خزمەتکردنی جەستەی. لە سەیە پێنجی بایەخ بە عەقڵ ئەیە، لە سەیە پێنجی بایەخ بە ڕۆحی ئەیە. هەموو ئەو کێشانەی کە ئینسانی مۆدێرنە ڕوبەڕووی ئەبێتەوە پەیوەندی بەو بۆشاییە گەورەوە هەیە کە لە حاڵەتی ڕۆحی ئەڵێ ڕۆحیەن ئاسوودە نییە. مەسەلەن هەمووش پێداویستیەکانی ژیانی هەیە، بەڵام هەست بە ئارامی ناکا، بەڵام هەست بە خۆشنودی ناکا. ئەجا لە ڕێگە زۆرە بۆ ڕۆحپەروەری. یەکێک لەو ڕێگانەی کە من حەزەکەم قسەی لەسەر کەم تەسەووف و عیرفانە. کەسێک کە ئێوێ پێ بگا لایەنی ڕۆحی خۆی بەهێز بکە، کەسێک ئێوێ بگاتە خوا بناسێ، لە تەسەووفە بە فەرمودەیەک دەست پێ ئەکا پێش ئەوەی بتەوێ خوا بناسی ئەبێ خۆت بناسی. خۆت بناسی بەمانە سادە سەتحیەکەی گەشەپێدانی مرۆیی نا، تۆ عاقڵی، تۆ جوانی، تۆ باشی، تۆ ئەوەی نەخێر، بەمانای پێکهاتەی ئینسان. ئەمە لە بیرمەندانمان لە چەندین گۆشەنیگاوەدا بەشکاریان کردووە بۆ تایپی ئینسان. سوهرەوەردی شێخی مەقتولێکە کە لەوانەی کە زۆر بە وردی و بەڕەمز ئیشارەتی بەوەیەوە، کەسێک کە ئەتەوێ پەروەردەی بکەی ئەبێ جارێکا بێ هەستەکانی خۆی بناسێ، پێنج هەستەکەی دەرەکیەکەی بناسێ، پێنج هەستە ناوەکیەکەی بناسێەوە بە شێوازی تەمسیل و ڕەمز و چیرۆک ئەمەی بۆ باس کردووی کە ئەمانەت ناسی ئەزانی ئەمانە چ غەڵەتێک بە ئینسانەکەن، بینین چه غەڵەتێک بە ئینسانەکە، خواردن، تامکردن، بەرکەوتن، دوایی لە پێنج هەستە ناوەکیەکە کە خەیاڵە، یادەوەریە، هەستی هاوبەشە هەتا دوایی. ئەمانە هەر یەکەیان ئینسان ئەتوانن بەرەو دیلی و زەلیلی بن، ئەشتوانن ئینسان بەرەو بڵندایی و بەرەو گەورەیی بن. هەمان دابەشکردن بە شێوازێکی تر ئیمامی غەزالی لە کیمیای سەعادەتە ئیشارەتی پێیاوە، ئەو بە شێوازی چیرۆکێکی تر باسی ئەکا، ئەڵێ جەستەی ئینسان دابەشە بێ بۆ چەند بەشێک: دڵ،
پاشای ئەو شارەیە کە پێوترێ جەستە. ئەندامەکانی لەش هەمیان سەرباز و وەرزێر و خزمەتکارین. تووڕێی پاسەوانە شەهوەت پیتاک کۆکەرەوەیە، پیتاک و ئازوقە کۆ ئەکاتەوە. اینجا ئەڵێ بۆ ئەوەی طبعاً بەم شێوە تەمسیلیە کە بۆ کەسێک پەروەردەیەکەی لە مناڵیەوە زۆر باش فێرە بێ لەگەڵێ. ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێ ئەم شارەت حکمڕانیەکی باشت هەبێ، یعنی هەر یەکێ لە ئێمە ئەندامەکان شارێکین بۆ خۆمان، ئەتەوێ حکمڕانی بکەی ئەبێ دڵ سەرۆکاری بکات بە ئامۆژگاری وەزیر کە عەقڵە، کەواتە عەقڵ نابێ لە مەسەلەکە دەرکرێت لە پەروەردەکردنی ڕۆحانیە. اینجا ئەڵێ بە ڕاوێژکاری وەزیر ئەبێ تووڕەیی و شەهوەت جڵەوگیرکە. ئەگەر جڵەوی نەکەی شەهوەت هەموو ڕۆژێ مەسەلەن بە ناوی کۆکردنەوەی جەستەوە، جەستە ئەڵێ بە ڕۆژومە بە برسیتە ئەمری لە برسە، فێری چاوچنۆکی تەکا، درۆزن و فێڵبازە. مەسەلەن تووڕەیی فێری شەڕانگێزیت ئەکا، ئەڵێ من دیفاعت لێ ئەەکەم. کاتێک کە ئێمە پەلاماریەکەکەین بە تونند و تیژی و تووڕە ئەبین، پێمان وایە یعنی دیفاعمان لە خۆمان کردووە. ئەڵێ کە توانیت ئەمە جێبەجێ بکەی، تۆ خودی خۆتت ناسی، طبعاً ئەمانە بە ناوی ڕزگارکەر و بە هیلاک بەرە باسەکە، کە زانیت کامانە هیلاک دەکەن، کامانە ڕزگار دەکەن، تۆ ئەزانی چۆن مامەڵە لەگەڵ خۆتا ئەەکەی، ئەزانی هەر یەکەیان حەقی خۆی بیتێ، نەفس ئارەزوو شەهوەت حەقی خۆی بیتێ، ڕۆح حەقی خۆی بیتێ، عەقڵ حەقی خۆی بیتێ. ئەمە ئەم دابەشکاری ئەگەر بگوێزینەوە تەنها پەیوەندی بە تەسەووفەوە نییە، پەیوەندی بە فەلسەفەی یۆنانەوە هەیە. ئەم دابەشکاریە لای ئەوان بە جۆرێکی ترە، سێ بەشە، طبعاً هەمان شت ئەگرێتەوە. ئیرۆست هەیە، ئیرۆس پەیوەندی بە خوارەوەی جەستەوە هەیە، هەموو ئەو بابەتە جەستەیانەیە کە ئینسان پێیەتی لە سەرجێییکردن، لە خواردن، لە شتە دنیایەکان. دوای ئەوە سۆمۆست هەیە، پەیوەندی بە دڵەوە هەیە و ناوەڕاستی بەشرە. لۆگۆست هەیە، سەری ئینسانە، عەقڵە. و لە فەلسەفەی یۆنانە پیان وایە ئەبێ عەقڵ حکم بکات. کاتێ عەقڵ تەندروست بوو، ئینسانەکە ئینسانێکی تەندروستە. بەڵام کە هێینەوە بۆ ناو فەلسەفەی ئیسلام و بۆ ناو تەسەووف، عەقڵ لە مەسەلەکە دەرناکرێ، بەڵام دڵ سوڵتانێتی ئەگرێتە دەست. طبعاً دڵ بۆ ترومپایە ناڵین کە خوێن ئەگوێزێتەوە، بۆ حاڵەتە ئەڵێن کە هەندێک جار بە دەروون، هەندێک جار بە نەفس، هەندێک جار بە لایەنی ناوەکی باسەکرێ. ئەم خۆ ناسینە وردە یارمەتی ئینسان ئەیە بزانێت چییە. لە بەرامبەر ئەم ناسینەیە کە ئینسان جوزئە، بەشە، پارە، مەوجودێکی تازەیە، هەتا ئەمە نەناسێت چۆن ئەتوانێت زاتێکی دابەش نەبوو، واجب الوجوب، هەرمانی هەر هەبوو، ئەبەدی و ئەزەلی بناسێت. تۆ خۆتت ناسی ئینسانێکی مەرگاوەری، تەحملی هیچ شتێ ناکەی، بەرگەی بێبێ خواردنی ناگری، بەرگەی بچووکترین قسە ناگری. تاکە ڕێگە بۆ ئەو خۆناسینە. بەڵێ. لای تۆ، لای ئێوەمانان تەسەووف و ئەو دنیایە، بەڵێ، ئەی بە شێوەیەکی گشتی کوێیە؟ بە شێوەیەکی گشتی سێری کە نەک ئەمە تاکە ڕێگان نییە، هەموو دینەکان، فەلسەفە، ئەگەر زۆر مبالەغە نەکەم لە ئەدیانە کۆنە فرەپەرستەیەکانیشە، بۆ ئەوەی ڕۆح پەروەردە بێ ئینسانە بێ خۆی بناسێ، هەتا خۆی نەناسێ. کاتێک کە من خۆم ناسی زانیم چی تووڕەمەکە و چی بەرەو هەڵدێرمە بە، کەواتە ئەتوانم لایەنی ڕۆحی خۆم تێرکەم. ئەگەر خۆمم ناسی، من تەنها بریتی نیم لە نمایشکردنی خۆم، بریتی نیم لە خواردن و خەوتن و سەرجێییکردن. من پەیامی من شتێکی ترە، مەبەست لە ئەفراندنی من هەدەفێکی گەورەترە. طبعاً لە تەسەووفە کەشفکردنی خەزێنەیەکی شاراوەیە کە خوایە. ئەم من بە ئەرکێک هاتوومەتە ئێرە، ئەرکێکە کە پێش ئەوەی ئینسان بێتە سەر ئەم زەویە، بەخوا پەیمانی لێ وەرگرت، فەرمووی ئێوە من بەخوایەتی قوبڵەکەین، ئێمە وتمان بڵێ. کەواتە ئێمە باری ئەمانەتێکمان لەسەر شانە، ئەبێ بتوانین ئەمانەتەکە جێبەجێ بکەین. ئەگەر جێبەجێ نەکەین، هیچمان فەرق نییە لەگەڵ ئاژەڵە. عین القوزاتی هەمەدانی دابەشکاریەکی تری هەیە، ئەڵێ بوونەوەرەکان دابەشە بن بۆ سێ شێوە. یەکێکیان لە تاریکی دروستکراوە کە پەیوەند ئەوە ئاژەڵەکانن، یەکتریان لە ڕووناکی دروستکراوە و فریشتەکانن. ئینسان لە ئاوێتەبوونی تاریکی و ڕووناکی دروستکراوە. بۆ ئەوەی بتوانێت ناسنامەی ئینسانیەتی خۆی بەدەستبێنێ، ئینسانێکی نۆرمەڵ بێ، باس ئینسانێکی سۆفی ناکەم، ئەبێ بتوانێت جڵەوی خۆی بکات لە بینی تاریکی و ڕووناکی، ئاستی خۆی دانەبەزێنێ بۆ چوارپەیەک دوو لە ڕووی جەنابتان و بینەرەکانمان پەرژینێکی قایم بێ. ئەگەر ئاستی بەرزتر بڕوە، ئەوە ئەچێتە ناو ئەو حاڵەتە میعراجە ڕۆحیەوە کە کەسێکی عابد، کەسێکی سۆفی ئەیەوێت. دەست خۆش. بە
دکتۆریش قسە بکات و ئەوە نیە ڕوونتر بین لای خەڵک، یعنی ئەمێ ئەتوانم بڵێم یەکێکە لەو بەردنامانەی کە نەک جۆری بەردنامەکە، بەڵام یەکێکە لەو مژارانەی کە مژارێکی زۆر تایبەتە و باسی شوێنێکی ئینسانەکەین کە لای خۆشمان ئێستا ڕەنگە گومانمان هەبێ لەو جێ. بڵێم ڕۆح چییە یان تۆ خۆت قسەی خۆت هەیە؟ با بژین من چییە لە فەلسفەی تحلیل باش توێژی من و چیەژی من ئێستا من ێژم من باش ئەم دەسە منم یا من خاوەنی ئەم دەسمە، ئەمە دەسی منە یا منم، ئەمە سەری منە یا منم، ئەمە جەسەدی منە یا منم، ئەمە لیباسی منە یا منم. ئێمە هێشتا نازانین من چییە، باسی خودشناسیەکەین. خود چییە یا من چییە؟ بە زمانەکەم زۆر بۆ سادەکە دەی زۆر سادەیەکەم و من کێ من خاوەنی ئەم دەسە دەسی منە یا منم، بێگومان دەسی منە چونم دەسە لاچوان من هەرهەم. ئەم لەشە لەشی منە یا منم، ئەم لەشە هەر ئایسا وامتیە 5 ساڵی پێش بەست نوخا و مەغزم بووە، هیچ کام وەکو نیۆ ئەناخونە لە 3 مانگا نامێنێ. یەک دانە لەو خانەلی لەشی منەینی 5 ساڵ لەمەوبەر نییە، من هەرماوم وەلێ لەشەکە گۆڕاوە. ئایا من هەر هەمان کەسی ساڵی یەکەمی لەدایک بوونم و ساڵی هەشتای شەر هەمانم 20 جار خوێن لە 6 مانگا عەوەزە بێت. من کێس لە دەروون ناسیە هێشتا ئێمە نازانین من کێس. ناوی ئەنەی ڕۆح بە زمانی دینیش ڕۆح ئەمرێکە لە زانستی خوا و پێغەمبەریش نایزانی. ئێمە بۆەوەی من بتوانم خاڵەکانی دکتۆرە بە زمانی دەروون ناسی دابپۆشم بیخێنە پاڵیەک، ئەگەر عینولقوزات و غەزالی و ئەمانە بێرم، من ئەفلاتون لە بەرەوەی ئەوان و ئەبینم کە 3 قووە ناوەوە بۆ لەش هەروەکو وتی لە هێلێنیەکان و یونانیایەژن قۆی غەزەب و قۆی شەهوەت و قۆی عەقڵ، هەمویان ئفراتێک و تەفریتێکیانە. عەقڵ ئەوێستێتە ئاخر، شەهوەت ئەگەر ئفراتەکە ئەوێتە ناپاک دامەنی، ئەگەر تەفریتەکە تەجاوزی پێکرێت، ناوەڕاستەکەی عیفەتە. مەیل یا بێژن غەزەب سەرەکەی ئەوێتە هەڕەشە و کوشتنی کەسانی تر، کەمیەکەی ئەو کوژن و لە ناوتە بن ترسە زاوریە، ناوەڕاستەکەی شجاعەتە، نەزوڵمەکەیت و نەزوڵم قبوڵەکەی. عەقڵ چییە؟ عەقڵ کەمەکەی بێعەقلیە، ژوورەکەی بێعەقلی نییە، فرائەقلی ئەی فرائەقلی دیار نییە، نەفرائەقلی عیبیتیان نییە. بە عەقڵ فێڵ بکەی ئەخلاقی تەکانەوێ، ئەخلاق ڕۆحە کەس. ئەنا تۆ عاقڵ بی مەر نازانی ئامی گەن فرە بزانێ فرە ئاپەن، گەنوێ فرە بزانێ خەتەریە. ئەنا ئەگەر گەنەوێ خەتەری نییە، جا تێنە سەری بەدیویکی شتا ئەتوانین ڕۆح ناوبرین ویژدانە بێجارەڵی قبوڵ ناکایە. ئەگەر بە زوانێکی سادەی دەروون ناسیەکی زۆر سادەکرا و خەڵک دەی تێبگایژن بەشەر 5 بەشە، سیانی بەست لە خۆیەوە دیارە: باوەڕەکانی، عەواتف و ئیحساساتی، خواستەکان و ئیرادەکانی. باوەڕی ئەوە کە ئەم پەرداخە ئاوی واتیا و داخە ئەبێتە هۆی ئەوە من بێسم سارد بێتەوە، یا ئەگەر ئاوەکە دەرمانی واتیای تر دەسی بۆ ناوم بیخۆم. ئایا باوەڕەکانمان دروستە؟ لە خود ناسیاشێ بزانی باوەڕەکانت دروستە. تۆ باوەڕی وەسە پیاەکی زۆر مەسەن لێ هاتووی، ئەمە بە دەستێک کەڵەبڕی، ئەوە خەیاڵی تۆس. وەختیان نەوی لێ لە واقعاتی ناتوانی، ئەڕوانی خود ناسیەکە دروست نییە. ئەمە ئەبێ باوەڕەکانت دانە بەدانە باوەڕەکانت تەباکەیتەوە. ئەمە فەرز بکەین من وامزانی ئەمڕۆ یەکشەمەس، قرار بووە فەرز بکەین چوارشەمە بەرم، بۆیە خەفتوم لە ماڵا باوەڕێ غەڵەتمە، وامزانی یەکشەمەس چوارشەمەم بە یەکشەمە زانیوە. ئەبێ باوەڕەکانی خۆت تەبا بکەیتەوە. بەچیە ئەوە بکەیت؟ بەوەی بیسەلمێنی باوەڕەکان. بۆ نمونام سەعاتی منە درۆکە، چۆن بزانم درۆکە؟ ئەیستا هەر بەڕاستی من حەزەکەم دادە بشرا بێژێم سەعاتی منێژە چەنە؟ 21:39 ساعتەکەی تۆ چەنە؟ 21 من 9 دقیقە، یعنی 21 دقیقە منێژە 39. بۆ ئای من هەمەبانی باوەڕی ئێران هەمە خاکی کوردستانە، سەعاتەکەم ڕێککەم. ئەبێ بە باوەڕێکی تر کە بڕوای پێکریا، کۆی عەقلیە، بەوە هەڵسا هەموو سەعاتەکانمان بە سەعاتی ڕێکەکەین، کیلۆکان بە کیلۆیەک لە متریکا ڕێکەکەین. با نەچمە سەری و بابەتە، بێمە سەری ڕۆح. ئێمە ئەبێ باوەڕەکانمان ڕاستکەینەوە. ئەوە باوەڕ ڕاستکردو خواستەیەکم هەست، هەمومان لە پێناوی نیازێکە، نیاز بە ئازادی، نیاز بە گلاسریێژێتی، نیاز بە ئازادی، نیاز بە قودرەت، نیاز بە شادی، نیاز بە بەقا، نیاز بە خۆشەویستی، سوحەڵەسین. من لە پێناوی ئەو نیازەها خەریکم ئیشیەکەم، ئرادی یا بەڕەغبەت یا پێمی ئەکەن.
ئایا ئەو خواستەی خۆمە یا خەریکن پێم یەکەن، من خۆم حەزەکەم میشەکە بکەم یا لەبەر پارە ئەیکەم بە پارەکە پێم یەکەن، من لە ترسا ئەیکەم یا بە ڕغبەت ئەیکەم، ئەبێ خۆت بدۆزیتەوە. ئیتر زۆر لەسەری خودناسی بشم، من خودناسیم هەر لەم سلێمانیا بە 40 ساعات ورکشۆپێک لەسەری کردێ. کورتێکەم وە تێمە سەری عەواتفمان، ئەو بەشەی کە ئەفەرمێت عەقڵ و جەستە و ڕۆح، من ڕۆح ناوانم عەواتف. عەواتفی شەکەمە 3 بەش. عەواتفی ئەسڵی بەشەر ترسە و شادیە و خەم. باش. ترس و شادی تێکەڵاوەکەی شتێکی لێ دروستە بێ، وەکو سێ ڕەنگەکە زەرد و کەوە و زەرد و شین و تێکەڵاویەکەن. تێمە سەری عەواتفەکان. عەواتفی ئێمە ئەجوڵێنن. من وەختێکانە عاشق ئەبم ێژن 3 دانە 2 کاتە چنێژم خوا قەزا بخوا لێم هەرچەنێتەوە بێژیتی. ئەقڵواز دێتێنم بابەتێکی عاتفیە، ئیتر کارم نییە بە ئەو بابەتەوە. لە جێگەی ترا کە عاشق نییەم، ینی عەتف کار ناکا، منتەقەوە مەکار. بۆ یەکانە عەواتف ئەگەر ناو بنەم لایەنی ڕۆحی، وەختی ئەترسم لە تاریکایی یا گوڵە بە ڕۆژەیەکە بێتە مێردەزمە لێم. وەختێکانە عاشقە بم ڕۆحی خۆم قوربانی مەعشوقەکەمەکەم، ناوی ئەنەم عشقوەرزی، ناوی نانم عشقبازی. و وەختێکانە هەیەجان تێت، ئیرادە لە منە سندێت. تو وەختی لە ناکاوە دەنگێک بنلاکاوە تێت، هەستەکەی موچڕکێت یا پێتا ڕەنگتە پەڕێ هەناس، مەگەر بەدەستی تۆس. ئێحساساتەکان تۆ ئەگرن، تۆ پێیان نەزانی، ناتوانی دروستیان بکەی. تۆ برسیەتی لە دەروون تا پێی ئەزانی، ناتوانی دروستی بکەی. تۆ تینوێتی لە دەروون تا پێی ئەزانی، ناتوانی دروستی بکەی. ئەمانە تێن تۆ ئەگرن و حاڵەتێک پێدەن. تۆ لە تینێتیا باش، باسی ڕەمەزانەکەن لە تینێتیا باش حاڵی فەقیرە زانی، لە برسێتیا لە ڕەمەزانە کە تینوتە باشە زانی ئەم کرێکارە هەژارە و بارە قورسانە بە هەرتانیوە ڕۆڵی برێ ئێوارە بینێریتەوە بۆ ماڵ. بۆ یەکانە ئەم بەشی ئەحساسی و دەرونیە پەروەردەیەکی گەرەکە، ینی عاتفەمان پەروەردە بکەین. هەر چنێکیش عاقڵ بێژن، هەر ئیشێک دەرەنجامی دوو شتە. یەک زانین، 2 خواستە لێکدانی چەکرێن. تۆ شتێکە گەرەک نەبێ بیکەی، هەر چنێکیش بیزانی نایکەی. شتێکە گەرەک بێ بیکەی، ئەگەر نەیزانی ناتوانی بیکەی. ئەم دوانە ئەدەین لە یەک شتێکی لێ دروستە بێ. فەرز بکەین زانین 100 دڵپێوەبوون 0 0 زەربی 100 بکە کاتە هیچ، بۆیە هیچ ناکەی، دڵی پێوە نییە. ڕۆحت نەخستە جوڵە. عەواتفێکە بۆ کردنی کارەکەس نییە تێتا، بۆیە ئیش ناکەی. بەم پێ من ئەچمە بەری دەمی شعرێکی مامۆستا مەحوی. ئێژە سەر کە هۆشێکی نەبێ من زرکە تاڵم بۆچییە، دڵ کە جۆشێکی نەبێ من شوشەی بەتاڵ. ئێمە سەر باش بەخێوەکەین. قانع فەرمێ سەرێ پڕ لە گڕ وەک تەنور نەبێ، پڕ لە مێشکی ڕوون وەک بلور نەبێ، لە خۆپەسەندی تەواو دوور نەبێ، ڕۆژی تنگانە تەواو سوور نەبێ، لەخوا ئەخوازم کە بە بڕینچێ، تا دوا هەناسەی بەزار و شینچێ. داواکە سەرەکە پڕ بێ لە زانین، وەلەوە حەماس خەریکە باسیەکە. سەرێ پڕ لە گڕ، دوعای شەڕ یانی حەماس، دوعای خێر یانی حەماس، ئارەزۆ یانی حەماس. لەولاوە ئێمەش نەشێت دڵی ئینسانەکەش پەروەردە بکەین. ئەی دڵی چی پێ بکەین؟ دڵێ نەناڵێ بۆ هیچ نەخۆشێ، ئازاری نەبێ بۆ هیچ پەرۆشێ، هەر بۆ ئارەزۆی خۆی تێ بکۆشێ، بۆ زامێکی هۆز زوو خێنەنۆشێ، یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ، بە تێغی دژمن پارەپارە بێ. ئەم بەشەی کە هێمن ناوی ئەنین بەشی ڕۆحی، لە ڕاستیە لە دەروون ناسیای من ڕۆح نازانین چییە، گیانیش نازانین چییە. ناومان نا عەواتف ئیمۆشنەکانن، هەیەجاناتن، ئەحساساتن کە بەعزێ وەخت تۆ هەرسیا گشتیان تێن ئەتگرن. باشە بە کورتی پێم بڵێ، ئەم شوێنە لە وڵاتە پێشکەوتۆکانی دنیاە لای مرۆڤە باڵاکان، کوێ ئیشی ئەوەیە ئەم شوێنەمان چاکە؟ کوێ لە دەرەوە؟ بەڵێ پەروەردە، پەروەردەی خێزان، پەروەردەی حکومی، پەروەردەی سیاسی. ئەلبەتە بێژی پەروەردەی سیاسی غەڵەتە. وەختی ێژی پەروەردە سیاست بەشێ لە پەروەردەست، اقتصاد بەشێ لە پەروەردەست، خودی پەروەردە بەشێ. باشە دیسان ئەو پەروەردەیەش، ئەو سیستەمەش لای ئێمە غایبە وایە؟ من ئێژم هەمانە، بەڵام ناقسە، ناژم غایبە، چون ئەگەر پەروەردە نەبێ زوان فێر نابێت. پەروەردە نا، ئەم پەروەردە ڕۆحی کە باسمان کرد. من ێژم زۆر کەمە و لەم بەشە چەند باشە گرنگە بۆ ژیانە وشتە. ئەیش چۆن؟ یعنی تۆ ئادەی ئەحساسی برسێتی مەکە ئەمری، ئەحساسی تینوێتی مەکە ئەمری. هەموو وەختێک کەسێک گەرەکمانە عەمەلیات بکەین، زکێ دڕین چی پێکەین؟ دەرمانێکی لێ دەین، بەنجەکەین، ئەحساسی نەمێنێت تا هەرچێکی پێکەین. ئەگەر ئەو ئەحساسە هەر نەگەڕێتەوە. من ێژم و کەسانەی بە دوای بێئێشی ئاگەڕێن. مرۆڤ 2 بەشی هەیە، ڕەنج و دەرد. دەرد هاوبەشە لە بینی من و ئاژەڵێکە.
دوانی من چۆن ئێش ئەکات دەرد لە فارسیایەژینی لە کوردیاوێتە ژان دوانی من چۆن ژانەکە دوانی ئاژەڵێکی شەرواژانەکە قاچی من ئەبڕێ و خوێنی دێتێ چۆن ژانەکە قاچی ئاژەڵێکی شەرواژانەکە بەڵام دراوسێکم نێسیبی خوا ئەو ئاژەڵە بەچکەکەی نێسیبی خوا ئەو ئاژەڵەوەم لێ ئاژەڵێکە ئاچەوە خواردنەکەی بەردەمیەوە خوا کوێی ژانەکە هیچ کوێ ڕەنجمانە سێمە بەشەر بە ڕەنجەوێتە بەشەر ێژێ من ئەس بینەوایی نییەم ڕووی زەرد غەمێ بینەوایان ڕخەم زەرد کرد من لە برسیا خۆ ڕەنگم زەرد نەوەسۆ خەمی دراوسەی برسی ڕەنگی منی زەرد کردەسۆ ڕەنجە مرۆڤایەتی دروستەکە ڕەنج لە ئەخلاقا فێرە بین با ئەو چمکە ڕۆحیە سێ وشەی لەسەر بێژم ئەگەر قرارە پەروەردەی ڕۆحی بکەین پەروەردەی ڕۆحی ناخرێتە بەردەسی وەرزش و لەشجوانی و ئەمانە ئەخرێتە بەردەست پەروەردەی ئەخلاقی پەروەردەی دینی پەروەردەی کولتوری پەروەردەی معنەوی پەروەردەی مرۆڤایەتی بابەتە معنەویەکان ئەچنە لاینەوە و پەروەردەی ئەخلاقیش ئەگەر گەرەکتە لە ڕەوزە و مەکتەبەوە دەستی پێ بکەی بە چیرۆک دەست پێەکە بە چیرۆکێکی کورد کەسێک تێری خراپەیەکی کرد ئازا گوشت سزای توش تێری ئەنا بێڵی لە ژیانی بزانێ کێ غەڵەتەکە باوەڕەکەی لە ژیان ئەوانەوە غەڵەتەکەن پارەی باشەکەوێتە دەستیان ئەبێت چیرۆکی دایک بۆ منداڵ چیرۆکە ئەخلاقیەکان هەمووی کتێبە تەورات بخوێنەرەوە ئنجیل بخوێنەرەوە قورئان بخوێنەرەوە بە چیرۆکە ئەخلاقیەکان خەڵکەکاندا ڕۆڵی چیرۆک لە ژیانی مناڵێ ما غایبە دەستخۆش دکتۆر تۆ چێڵی بۆ دنیاە و تۆ چێڵی بۆ ئەو شوێنەی جەستەکە توانم بڵێم هاونیشتیمانیانی کورد بە قسەی دکتۆر و بە قسەی دکتۆر تۆزێک غایبە نەک نازانم ئیتر نییە غایبە نەقسە ئەگەر کاتی هەبوو من بەرسەویتە دم باش بەر من حەزکم مداخەلی بکەم جان تە ئیشارەت کرد دەستپێکی بەرنامەدان و بابەتی ئەمڕۆ بداخوازی دکتۆر بوشرا بوو باش و بێگومان ئەو بابەت نەبوو هەما قسەکردنە یعنی مەساجێکی هەیە یعنی داوی دەمە حەز دەکەن ئەمڕۆ ڕەمەزانە و داوی ئەو بەرنامەدا وەکی مەساجێکی وەکی پەیامەکی بگهێمە ئەو کەسی موسڵمان ئەنو المەسائلی خۆی ڕوحانیەت بگەرە یعنی مەساجی خاوە باش 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 حرمەت و ڕێز دکرم دکتۆر خانی برەنگێکی دەروون ناس و بگشتی ئاخوی ناتوانم بەرسڤایی بدم بەرگۆ مۆزوعەکی دیە کەسێک گۆلمە گوهدار دەکێ نە ئۆلدار بێ نە موسڵمان بێ صحبەتی دکتۆر بوشرا بووینە نەگەلێکی پیویستن دتکارێ هەرێ جەم هندستان یۆگا سیخ بوز گەلک قەومێ دی مەسائلی ڕوحانیاتە قسە دکن ولكن ئەو کەسێک گۆلمە گوهدار دەکێ و موسڵمانە مەساجێ گۆمە دگهێنەوەیدا ئەنو گەرەکتە ڕوحی خۆ بپرسێ و ئۆتۆماتیکیەن ڕوحانیەت تێ معالەجەکردن دە تەسەوفدا و ئۆتۆماتیکیەن ژی تەسەوفی تێ معالەجەکردن جەم بەرپرس و مەشایخێ تەسەوفێ فمەساج الدعوة إلى التصوف مساج أوه من حەز دەکەم یعنی بەرکی دۆست و هەواڵ هەر کەسی دکتۆرە بوشراژی ناس دەکێ ناوێ وێژی ینی غەریبە ینی نەگۆ غەریبە باڵکێشە ناسکریە کەس نەزانی یەکسەر هەر کەس بۆ خۆ باگرونێکی چێ دکێ حەز دەکەم خەڵکیژی مە بناسێ من لە باڕۆژ ئاوایی کوردستان و لە باکووری کوردستان من کوری ماڵباتی مەسترین مەشیەخی طەریقی نەقشەبەندیمە يعني من نج فراغ يك داخوازة ليبورين دكم لبو بتشوكبون أبى مقصد بوخ آخفتني من خلق بزان من نج فراغ دا آخفهم من جي كوري تربيتك كيما ومن جي كوري جواك كيما من حسدكم دكتوري جوتي دوستي ايمن تمخزمي ايمن سرچاو عزيزي مني حسدكم آخفتني ميجي حسدكم آخفتني ميجي دكتورة بشرى يعني حسدكم آخفتني ميجي برانجك يديور بقري يعني حرمت جي دقرم ريز جي دقرم ولكن من حسدكم برسياري كيفكم حزبي بعض شونه طبعا خراب شما خرابه خراب بو معنايك او دوخي بو ئێمەی کورسمان دروست کرد چوزانم ئەنفالی کردین هەڵەبجە هەموو ئەو شتانت يعني تا حكم الحزب بعسكر نلقوري فكري حزبي بعث بەڵێ يعني تناتشو بعربي جرب بجين نظام داخلي بكرمانجيا ما جرب بجين تزوك
تنشوي تزوكا حزب البعث نخوند كحزب البعث شند بيجي حزبي بعث مال لصدام حسين وإيما بين أري نصدام حسين جتاني تتصرفات حزب بعث السرعرد آثار فكري حزب البعث سرعرد تحكمي كر حلبجة أنفال مصائب مشكلات تشتيقوا بو مدرست كرن تسروي أساسي حكم كر على فكرة يعني بو بزان با تفجري تزوك نظامي حزب البعث أنفال وحلبجة تدنيا لكن ما حكم الحزبي بعث كرما جو حزبي بعث خرابة نتيجة آثار واقع أويك كات هي نولو سؤالي دوام بكم قال لي جماعتي بيا خودي وبيخنبر بكن أو قصة شونا بوتا شون جوه الخودي وبيخنبر بكن وشاوات بيجن بيا خودي وبيخنبر بكن بله رأيت تشاويا بيخنبر عليه الصلاة والسلام بيجي بئس خطيب القوم دفت بشكي أو قصية بيجي بوتا غريب هات ينا غريب بوا يبرقوا بيخنبر عليه الصلاة والسلام هاتي ميجي درست بكي بهوري درست بكي دبيجي مو مسلماني أو قصي صحابيكيا شون تدبيجي خلكي بيا خودي وبيخنبر بكن أسويتني بالله ندى تأزو خودي كرنا يك مرتبة جبرقوا زماني عربي دا واو عطفية واو العطف يفيد المساواة وكهذي وكيكن قلنا أخو يا رسولي خودي شون بيجم قو بيجا بيا خودي بكن باشي بيا بيخنبر بكن زماني عربي دا ثم رسوله أطيعوا الله وثم رسوله أو بوتشيا يعني أو مقدمة بوتا بيجم بوتشي بو خاطر دميجي خلق دا مسائل درست ببن أو مقدمة من حذكر بو خلق بيجم تصوف أجر بمفهومي بيخنبر عليه الصلاة والسلام من حزناكم مسائل نظري بآخذهم بزور جواني دكتور بشرا ودكتور آخذي من حزنكم آثار بآخذهم تحكمي بعث بيسيكر حكمي ليكر سر آثاري وينا أجر تصوف وعرفان برنجي جو بيخنبر عليه الصلاة والسلام بيجي الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك صدق وما حمس ريخ وجد طوينا حرمته ريز جدقرن هر كسي مسلمان جرك بدي دوف أو تصوفه ترجمة وينا بيخنبر عليه الصلاة والسلام بيجي عبادتي خوابك لسروي عردي لأف دنيا وكأنه تخودي بشعبي خود بيني بيقوم من خودي نابينم ما دام من خودي نابينم بربزان بهرتم مراقبة خودي تعالى بترتشي ببي خودي بيستو 4 ساعات تكنترول دكي اگر من او احساس مرتشيبو قو خودي تعالى بيستو 4 ساعات من كنترول دكي من دكفم غلطي ده من دكفم شاشي ده اگر تصوف او والله ما قبوله ومن بو هركز جد بيجم جرك ببنا صوفي دكتور زور وردت شيته يعني زور جوان وينكو بو دروستك وايا واگر تصوف برنجي متصوف قديم مؤسس تصوف علماء مظن من الشيخ عبد القادر الجيلاني خويا تعالى رحمة خليبك ينجي مصطلحات التصوف دي بيجي قدس سره أجر بوكوي بيجي دجمرة دي بيجي كل طريقة لا تخدم الشريعة فهي زندقة أو تصوف جي ما قبول دكن بمعنى هر طريقك وهر تصوفك ندب خزمة شريعة محمد عليه الصلاة والسلام دبي أو زندقة أو أنا مسلمانتيا ما أو تصوف جي قبوله بس برا قصوري عفو بكن ودا خوازا لبورين دكم تصوف أمره نقوى تصوف أمره انحرافك الزور مظن وجورة كتيدة تصوف أمره بديلا جورح أواجو دكتورة بشرى بحسي دكي جورح جرك آزاد بكي تصوف أمره عاقل بندس دكي جبرجو أمره حتى جو من دكاربم مسلمان بم دهندروي ساحي تصوف ده دهندروي مدرسة تصوفة من وقت مسلمان ناتوان بيجم يعني نبص جو من مسلمان بم جبرجو قاعدة كي هي الجم تصوف دي بيجي أو كسي جو شيخي وينا نبي شيخي وي شيطان من لا شيخ له فشيخه الشيطان أفقاعدية كما تبيجي كاكا من مسلمان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله دبنا نبصة كافينية شما بركا كافينية دبيج برقرك شيخك هبي أجر شيخي تنبي شيخي شيطانا شيخي تشيطانا كجما وك مسلمان قبول ناكي شيخي وي شيطان بي
من شون بكم شيخك هالبجارة تمام من ما مستجاسم هالبجار شيخي منه بو من تربية بك تزكية تربية وتزكية وتنقية قلب أساس دينها خلق في غلطي فعمنك من هاردو مسألة هيكل نكم من بحثي أمره وشتيد بيكرن من ما مستجاسم اختيار كر من قبولناكم شيطان شيخي مبي من شون بكم دبي عقلي تبوتك كافينينا أو عقل شنابة استخدام بك جركت مروفك أحمق بي من ترجمة دكم شون جبرقو قاعدة دوام دي بيجي كن بين يدي الشيخ كالميت بين يدي الغاسل جركت البردستي ما مستجاسم بي شون كسي مري البردستي أو كسي ويدشوي حركة دكي دقل بين بإرادة جركت تجي وك صوفي وك مريد وك درويش البردستي أو شيخة بحركة بإرادة بي كاكاو عقل قلنا عقلي نابي حتاقو عقلي تعيش بكي تناقه خدي تعالى طيب شون بكم جرك خدي دس بيك ده بقاعدة السيامتي دي بيجيتا محبة الشيخ مقدمة على محبة الله حذكرنا شيخ أو لا ترى مقدم ترى لسر محبة خدي كاكا شون وين بيجن دي بيجبر قلت النكاري بيجي خدي حتى قو الشيخ تربية يا قاعدة هي خديش ترازي بيجو آخرتني قرت نبي كاكا من إنسانك يعاقلم من عقل يخونا آفيشم من إنسانك يخون دفانم من عقل يخو بلاش أرزان نافروشم قاعدة ديتي دبي لا تعترض فتنطرد عسكرية ده دقو نفذ ثم اعترض كار بك باشي اعتراض بك ده تصوف ده اعتراض شنابي اگر تا اعتراض كر تقو كاكا قبول ناكم يكسر تجوات درد كذي او كات من بو خلق دي بيجم اگر تصوف مقامي إحسانا وكي قو بيخنبر عليه الصلاة والسلام قوتيا والله أو تصوف بيروزة ما قبول دكن أجر تصوف أوا دلي تباقش دكي جي حساد جي غيبات جي تعجب جي كبر ناكا كمان أوا ديجي هيا تصرفي عارض لسر واقع مسألة جديدة ميداني أمره خلق فيردكن شيخ خلقي فيردكي قو إنه أو درجه خديه خلكي فيردكن أجرت النظر يا مد بتناقي خودي من بوتا يكتش بيجم صفاتي هن شيخا بوتا بيجم شو رأيات بصفتي شيخك دي بيجيت المتصرف في الكون على الإطلاق شيخك جديد بيجي بصفتي وينا قطبة غوثة كابينافيويتشيا دي بيجي نور السماوات والأراضين خودي تعالى نور السماوات والأراضين از چون کار مروا قبول بکم اما سرتای قسەکانی شێوابوو علمیان تۆ ئاوا بەوردی وەک هەمیشە چوویتە ناو قەزێکە و هاتیشی دەدەرەوە هەڵبەتە هەموو ئەو چمکانێک ئێمە باسیەکەین لە دیوی تەسەوف و ڕۆحانیشە ئەو لادانەی تایە کە جەنابە باسە کرد مەسەلەن بەڵام ئێمە ئەم شەو پێویست بۆ قسانە و بەڵام ئەم شەو ڕێک ئێمە پێویستمان بەو بازنەیە کە چۆنچۆنی ئەو ڕۆحە بدۆزینەوە چۆنچۆنی ئەو ویژدانە بدۆزینەوە و ئەو ویژدانە لە ژیانی ئاساییمانە ئەگەر هەبێت چۆنە ئەگەر نەبێت چۆنە ئەگەر خراپ بەکاری بێنین چۆنە ئەگەر باش بەکاری بێنین چۆنە قسە و نەکردووە یەک دنیاشتی شەنووسیوە دوای مامۆستا منیش چەند ڕوونکردنەوەیەکەیەم بە کاک دکتۆر باش ناگیرێم بەخوا وەڵا لەگەڵ زۆربەی قسەکانی بەڵام بەڕوانگەیەکی دکتۆر لەگەڵ هەندێکیان بەڵێ کاک دەروون سارە بە چی ڕێیەکە ئەرێ هەمووتان پرسیان لەم نەکەم بە چی ڕێیەکە سارەوە چی ڕێیەکە دکتۆر سیارەوە تایە بە بانزین مەبەستە بەنزین وەیوە تایە ئەیوە سایق ئەیوە کارەبا ئەیوە پاتری ئەیوە وایر ئەیوە ئەمەنەگەشی چت نین کاکە کاتە سارە بە چی ڕێیەکە سارە بە شتێکە کەس نازانێت حەزەکەم گوێم بدەنێ گەرەک مەشتێک بێژم وەڵای ڕۆحم زامار بوو خوا ئەزانێ ئاچ بوو چوویتە ناو علمی ڕۆحۆ نییە ئیتر بۆ خۆی ڕێکش ئێمە گەرەک مایەسە خەڵک تۆ زیات ڕۆحی ئارام بکەینەوە باش کاتێکەوە خەلەلێک بروغیەک شتێک هەیە لە ناو سیارەکە شوێنێکی لە جێی خۆیان نییە سیارەکە دەزەکات تەقەتەق یعنی ڕۆحی ماندووە ئێمە ئیسە بین ئەبێ ڕۆڵی فیتر ببینین بزان ئەو تەقەلێکیەوە تێ چاکی کەین نەک بین باسی بکەین بێژن یەڵادەی بروغی نوقسانە یەڵادەی تەقەتەق بکە باش من ئەمەوێ بڵێم ڕۆح بریتیە لەوەی خوا پێ فەرمێ قل الروح من أمر ربي کەس ناتوانێ بزانێ ڕۆح چییە بۆ ڕۆح بریتیە لەوەی کەوا شتێک داواکە پێوترێ ئارامی ڕۆحی سیارە بریتیە لەوەی کەواڵێ با دەنگنەیە با تەقەنەیە با دووکەڵی ناخۆشنەوەیە با خەڵک بە ئارامتیا بڕوا ئەوە ڕۆحە ڕۆحی عائیلە خێزان ماڵ بە چیە چێتە ڕێەوە بەچی ئارامە بێتەوە
ئەبێ یەکێ پارە سەرف بکە، یەکێ ئیدارەی بکە، یەکێ نەسیحەت بکە، یەکێ چێشت لێنە، یەکێ قاپ بشۆرێ، یەکێ ماڵ ڕێککە، یەکێ چی، یەکێ ئەوە بکە. لە ئەنجامی ڕۆژی ئەگەر یەکێک دانیشە بینوسێ 1000 ئیش ئەکرێ تاکەوە ماڵە ئارام بێتەوە. 1000 ئیش ئەکرێ، 250 ژنەی کا، 150 مناڵەکەی کا، 300 پیاوەی کا، ئەوەی ئەوەی کاوەکە، ئەنجا ماڵ ئارامی تیا دروستەوە. ئەو کاتە ڕۆح پێ وترێ ئارام. ئیتر ئەبینی ماڵێک بۆ ماڵێکە گۆڕێ. حەزەکەم بابەتەکە بێرمەوە، حەزەکەم بینەوە تۆزێک لەلایەنە علمەکەی دەرچین. من حەزەکەم پێم خۆش بۆم بەرنامە باسی ئارامی ڕۆح بکەین. گرنگە چکە خەڵک ڕۆحی ماندووە، ئیسە من بین علمیاتی باسکەین تەقەتەق دروستەکەین. باش ئەم ماڵە بۆ ئەوەی ئارامی تیا دروست بێ. ماڵێک بۆ ماڵێکی تر فەرقەکە. ئیسە ماڵی وا هەیە بێ لە شوێنێکە قیڕە بکرێ، مناڵێکی مشاغبی تایە، باوکی نەقڕێن تەبانیا ئارام نایەت و ئارامی گشتی تێکەدا، یەک قیڕاکرێ ئارامی دروستەکرێتەوە جارێکی تر. واتە لە هەر شوێنێ ئەبینی خەریکە دەنگ بەرزە بێتەوە، ئیتر بە دەنگێکی ترە، بە شەڕێکە، بە شەقتیێڵدانێکە، بە تووڕەبوونێکە، بە خواردنێکە، بە ماچێکە، بە پەیامێکی جوانە ئارامی بۆ بگێڕینەوە. جاری وایە منعیەکەی لە شتەکە لەبەرەوە ئارامی لێ تێک نەچێت. سەرکە نالی غەزەلێ زۆر خۆشی هەیە. نالی ئەلێ دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جەوابی نادەم، مدەتێکە لە قەفەسدایە عەزابی نادەم. بۆچی عەزابیە؟ داوێژە سەیری چەمەن خۆشە. ژە بۆی باس ناکەم لەبەرەوە لە قەفەسە بێژم چەمەن ڕاستەکەی خۆشە عەزابەکێشە، من گەرەکمە ئارام بێ. حەزەکەم بزانی جاری وا هەیە ئارامی لە یەکێکە گریتەوە بۆی ئارامی کەیتەوە، لەبەرەوە زانی ئەوە ئەو ئارامی پێی ناگەیە، زەرەری پێگەیە. دڵ دەڵێ سەیری چەمەن خۆشە جەوابی نادەم، مدەتێکە لە قەفەسدایە عەزابی نادەم. مەجلسێکی چەمەن و بولبول و بەزمی گوڵمول، بە 200 مەدرسە و دەرس و کتابی نادەم. گوتمەی ماه دڵی من بە دڵی خۆت بکڕە، گوتی من بەردی بە قیمەت بە کەبابی نادەم. گۆشەگیرم لە برۆت و متەوەحیش لە موژەت، ڕۆحی شیرینمە بەر شیر و قولابی نادەم. تەڵەبی سینەی چاکم مەکە بەو چاوانە، سینەکەم چاکە بە ئینسانی خەرابی نادەم. نالیا ئەم غەزەلەت تازە بە تازە وتووە، بە 200 مەسنەوی و لوبی لوبابی نادەم. هەر بەڕاستی ئەمە حەقیقەتی ئارامی ڕۆحە لێرە. یعنی جاری وا هەیە ئەچی دلیل تێریتەوە بۆ بەرامبەر مەصدەری ئارامی خۆتە. یەژی تۆ ئارامیم لێ تێکە دەی بێ نزیک بۆرۆ لێم. نالی لە بیتێکە ئەڵێ بۆیە نالی تێرم گەرەکمە مەوزوعەکە بگێڕمە گەردنم هەزاکەن. باش زۆر خۆشە. ئەڵێ دڵ مشەبەک بوو لەبەر ئێشان و نیشانی موژەت، حیفە قوربان ئاخرەم نیشانەی شانی هەیە. ئەڵێ کاتێ برژانگت تیر ئەتەقێنیەدا لە دڵم گشتی کونکون بووە، حیفە مەشان و شکۆی خۆشەویستی خۆتی تایە، حیف لەبەر دڵی من نە، لەبەر خۆت کونی مەکە، بێ نزیک بۆرۆ لێم. جاری وایە کەسەکە کە مەصدەری ئارامیەکەتە، مەصدەری خۆشەویستەکەی خۆتە، ئەچی گلەی و گازندەی لێەکەی بۆی بێت ڕۆحت زیندوو بکاتەوە. هەر بەڕاستی ئەمە بابەتی ڕۆح بابەتێکە ئەگەر بیت وردی بکەیتەوە، ئیسە مەسەلەن یاسا دابنەی، نیزام دابنەی. مەسەلەن بڵێم من و خێزانەکەم هاوسەرەکەم تێمدایەنم، ئەڵێم خاڵی یەک تۆ ئەبێت هەموو ڕۆژێک بۆ نیوەڕۆ چێشتی ئەوە لێ بنەی، ئێوارە نەبێ ئەوە لێ بنەی، سعاتەوەندا بێ قاپ شۆردن تەواو بوو بێ، سعاتەوەندە سعاتی بەدانم، ڕۆژێک 10 دقە دوایەوە تەواو بێ، بێژم ئەوە مخالەفە یاسات کرد، عقوبەی هەیە، عقوبەکەی ئەوەتانێ نایڵم 3 ڕۆژ شت بکڕی، نادەم ماڵە بێتە چی؟ ئەبێتە مەهزەلە، ئەبێتە مەعسکەر. ئارامی ڕۆح ها لە ئەوەی کەوا ئێمە پەیوەندی کۆنتاکت یاسا نییە، هیچ یاسایەکی نەگەن، چکە ڕۆح شتێکی نەزانراوە، یاسای نەگەرەکە بۆ ئارامی. ڕوح ئەمەیە و قاعیدەکەی و بهێرە و بووە و چقڵی پیاکە و نەیگەرەکە، چقڵی پیامەکە. تۆ پلان دابنە، من لە دڵی خۆما پلانم داناوە لە ڕێگە بچم و قسەیە بکەم خێزانەکەم دڵی خۆش. ئەویش لە بێژە ئیسە پیاوەکەم هاتۆ بە جۆرێ دەرگای بۆکەم و ئستقبالیەکەم و بە جۆرێ ئاوا دەمەدەمی و دڵی خۆش بێ، ئەوە ڕۆح ئارام بووە. باشە دکتۆر بەو تاریقە بەزێک بەرنامەکەی من بوو. باشە خۆی ڕازەگای ئەوە یەک جوابی کورتی سیسانی بەو هەنگاوە سادانە هۆکاری گەیشتن بە ڕۆح و ئارامی ڕۆحە؟ بەڕاستی ئەگەر ڕۆح بەم تعریفە قبول بکەین کە ڕۆحێکی تەبایی وێ، گیانێکی هاوکاری وێ، گیانێکی خۆشەویستی وێ،
خۆشەویستی هەرم شتە بچووکانەس پێویست ناکات بە هەر ئەم شتە بچووکانە. هەر میهرەبانی تۆ تماشا ئاژەڵێک بریندارە کەوتەسە ئاوێک هورچێک تێ قەپەگرێ لە باڵی و ئەیناتە دەرەوە تۆ لێراوە دڵی پڕێ فرمێسکە چاوتی پیرەژنێک ئالویا داماوە گەنجێک ئەچوا ئەنوێتە کۆڵەکاڵی رێ بۆی تۆ لە ماڵە دڵ و خۆشە بێ خۆ تۆ بەشداری نەکرێ ئەی بۆ وە ئەگەر بابەتەکەمان ڕێک ئەمە بێت من ێژم جیهان فقط بە میهرەبانی جوانە بێت. دەستخۆش فەرمو. سانیە شتیوانیە قساکەم 6 دقەمان ماوە هەر هەموو بەردامەکە لێ سانیە شتیوانە دیکتاتۆریشە دکتۆرە یا نایم یا کە هاتم قساکەم کورد بەردەوام کاتی نییە پێویستنەوە لە من حاڵی نوێوی من ئەڕۆم و ئەمات من قسەیەک ئەرزی کاک دکتۆر کەم تەسەوف ئەوەیە کە من قسەکانی تۆ قبوڵەکەم ئێشم پێ ئەگەێنێ بەس بەرپەرچ نایەمەوە چونکە ئێمە 4 کەسین لێرە باسی ئەدەب و ئەخلاق و پەروەردە ئەکەین 4 کەسین یەک ڕەتکەینەوە هیچمان نەکرد بە هیچ چی فێری خەڵک بکەم من ئەگەر بێم لێرە باسی ئەوە بکەم ڕۆحی پەروەردەکردنی ڕۆحی براسەلەفیەکانم پێ قبوڵ نییە چونکە تونڕەون و بێم باسی ئەوە بکەم دەروون ناسەکانم پێ قبوڵ نییە باسی ئەوە بکەم خەتی گەرمیان زۆر تونن قبوڵم نییە باسی ئینا دوور لە جەنابە قەزدم باسی ئەوە بکەم نەقشیم قبوڵ نییە فڵانم قبوڵ نییە ئەی من کێم قبوڵە ئێمە باسی ئارامی ڕۆحیەکەین لەو شوێنە تەسەوف ئاوا فێری منی کردووە قسەکانی کاک دکتۆر وەرەگرم ئەو بەر ئەو تەسەوفە کەوتووە خۆمە خەمە بری ئەو حکم نایەم بەسەریا بەڵام لە تەسەوف تێنەگەشتووە ئەو بەر ئەو مۆدێلە لە تەسەوف کەوتووە بەر مۆدێلەکەی تر نەکەوتووە کە من بەری کەوتووە ئەمەی تر ورکەیتەوە بۆ تەواوی ژیان بۆ هەموو شتەکانی تر من بەر ئەو شێخە نەکەوتم کە ئەڵێ ئەبێت تۆ عەبدایەتی من و ئەمەکەی ئەم پەروەردەی کۆی کە من هەیە زەنجیرێک مامۆستای معنەوی و ڕۆحانی و ئەدەبی و ئەخلاقی و جامیعیم هەبووە پەروەردەی کردوم ئەی بۆ من کۆی لە نیم پەروەردەکەی من چییە؟ من پەروەردەیەکی من بەرهەمی تەسەوفم بەوەی کە هەم بە چاک و خراپەوە خراپەکان هی خۆمە باشەکانم هی تەسەوفە لێرە تەسەوف تەسکیەی نەفسە و ئەتوانی بڵێ ئینسانەکەی ڕێگەکە هەڵەبژێرێ هەتا بۆ تەسەوفیش بێگومان ئینسانەکە پەروەردە ئەکرێ پەروەردەیەکی ڕۆحی تەسەوف تەسکیەی نەفسە یەک شعری مەحوی بڵێم مەحوی تەسەوفێکی گەورەیە هەمومان ئەممان قبوڵە سۆفیەک ئەم قسە ئەکا کەوات ئەمە پەیامی تەسەوفە ئەڵێ چی بەرەڵاکردنی نەفست زەرەرخێزە و فەسادەنگێز بە ڕەحمەت بن قەیمی ئێمە فەرموویانە خەربەستە قسەیەکی پڕ لە تەئسیری بە فەرزەندی دەوت پیرێ عەزیزم تازە گەیوی تۆ ئەمن باری سەفەر بەستە ئەگەر پاش و پێشێ بە بەیتەکان کەم ئەڵێ پیرێک بە تەلەبەکەی خۆی وت لە معنایەکی ترا باوکێک بە کوڕەکەی خۆی وت عەزیزم تازە تۆ ئەگەی بەڵام من باری سەفەر ئەبەستم و بەرەو ماڵاوی ئەچم یەک شتت پێ ئەڵێم قسەیەکی پەندی پێشینانە ئەڵێ نەفست ئەگەر بەرەڵا بکەی زەرەر دروستەکە فەساد دروستەکە پێشینانی کورد فەرموویانە خەربەستە طبعا مەحوی تەواوی ناکا دوو لە ڕووی ئێوە پەرژینێکی قایم بێ خەربەستە لە خەم ڕەستە پندێکی کوردیە ئەو کەسەی دوو لە ڕووی جەنابتان کەری خۆی بەستۆتەوە بە معنای سلێمانی ناچون کە سلێمانی بۆ مەوزوعی خۆشویستی شت بەکارێنێ ئەو کەسەی گوێدرێژەکەی خۆی لە هینەکەیە بەستۆتەوە خەمی نییە چونکە پێلەقەنایە لە هیچ وێران ناکە هیچ کاول ناکە تەسەوف فێرتەکە خەرەکەی خۆت ببەستیتەوە پەلاماری ئەمنەی حکم بەسەر بڵێ حکم بەسەر ئەوە کە نەفست کۆنتڕۆڵ کرد ئارامی ڕۆحی و دەرونی بۆ هەیە کە کاک دکتۆر وتی شتە پچکۆلە جوانەکان ئەبینی شتە زۆر بەسیتەکان ئەبینی تەحملی قسەیەکێکی کە تۆ ڕەتەکاتەوە تحملی قسەی ئەویتەکەی خۆتە خەیتە بری ئەو حکم نایی بەڵام ئەگەر من خەرەکەی خۆ من نەبەستێتەوە یەکسەر وەکو فیشەکە شێتە هەڵەچم بە ئاسمانە هەر کەسێ منی قبوڵ نەبوو منیش قبوڵم نییە ئەو ڕەخنەیە لە منەگرێ من سێ ڕەخنە لەوە گرم بەڵام ئەگەر خەرەکەی خۆتت بەستێتەوە هیچ کەتنێ ناکەی خەمی هیچ شتێکت نییە یەک شتیکە من قسەیەکی بایزیدی بەستامی ئەهێنمەوە ئەڵێ چۆن ئەگەی بە حەزرەتی حەق چۆن ئەگەی بەخوا ئەڵێ بە کوێری و بە کەڕی و بەلاڵی تەسەوف ئاوا پەروەردەکە کوێر بە لە ئاستی بینینی عیبەکانی ئەوانی ترە ئەگەر من عیبەی تۆ باسکەم و عیبەی بە طبعا تۆ ناچارێک کردوین لە بەرنامەکان باسی عیبەی کۆمەڵگاکەین لە پێناوی چاکسازیە نەخوا نەخواستە لە پێناوی هیچە بەلاڵی ئەگەر من گوێ هەڵخەم بۆ قسەی ئەم و قسەی بۆ ئەو ببوورە ئەگەر من قسە بەم بڵێم و قسە بۆ بڵێم یەکێک لە پەیامە گرنگەکانی تەسەوف ئەوەیە هیچ کەسێ خراپ نییە ئینسان لە کۆمەڵگایە تووشی خراپە بێ و ئەبێ ڕێنماییکەین بیخێنەوە سەر شوێنەکەی خۆی ئەگەر ئەمە پەیامی تەسەوف بێ هەموو دنیا کۆکە لەسەر ئەوەی کە ئەمە شتێکی گرنگە دینداری ڕاستەقینەیە و بە کەڕی تۆ نابێ گوێت لە قسەی خەڵک بێ
بۆ معنایی من زەمی تۆ ئەەکەم ئەو زەمی تۆ ئەکا ئەم سیانە کۆنتترۆلکەی دەروونت ئاسوودەیە ئێمە سۆفیش نین کۆنتترۆڵی ئەومان بێگومان کە ئەڵێم تەسەوف جەختی لەسەر خۆ تەسەوف لەکوێوە هاتووە لە ئیسلامەوە هاتووە خۆی مە حاشامان لە ئیسلام نەکردووە کاک دکتۆر جەنابی فەرمووی ئەگەر تەسەوف وەکو عەبدولقادری گەیلانی بێ قبوڵمە بێگومان ئەبێت تەسەوف وەکو عەبدولقادری گەیلانی بێ خۆی دکتۆر بە باسەکەی من لەگەڵ قسەکانیان منیش لەگەڵ قسەکانیان یەک شوێنە ینی ئەم بەرنامەی و خستە شوێنێکەوە کە من تمۆحم هەبێ لە بەرنامەکەی دوای ڕەمەزانما بەرنامەکەی دەروون لەسەر ئەو دیوە بە تایبەت قسە بکەین ئەو دیوەی بەشی دووەمە 1 دقەمان ماوە 1 دقە ماوە مشکلە چییە ینی تعریفێ ماژ ئەو مەفاهیمێ تەسەوفێرە ڤیرەنگی گۆمەگۆت ینی بێگۆمان جوانە نانە بەڕاستی زۆر یەکێک لە جوانەکانی ئەم بەرنامەیە ئەو دیوەشە بشان هەر کەسی گۆلمە گۆهدار بکێ بێگۆمانێ بێ وەڵا بەحسە تشتێکی زۆر جوان دەکەن لكن من ناتوانم سیگنالی خوا بطفێنم وایفای وبيجم شو الواقع رودايا يعني اول واقع رودايا مسألة كده بو او يك قصي بيجم كيشكي ما زور مظل كردستان هيا من بهشكرت بيجم بعربيد بيجن لا نريد سلفية تنطح ولا صوفية تشطح سلفي بو شال خلقيدكن والصوفية مجي خرافات وتشطيح يدكن وسطيتنا بين هردك ما دقهني حقيقتي دەست خۆش دوا قسە دوا قسەی خۆشە مامۆستا جاسم فەرمووی سیارە بە چیە ڕوا و لە ئاخرۆ تەمسیلی ئەویە کرد کە ئەم سیارە وەختێکە سالمە و تەندروستە و باشە ڕوات ڕۆحێکی ئارامی و تەبایی واتیە ماڵێک بە هەزار زەحمەت وەختێکانە ئاشتی واتیە ڕۆحی خێزانداری واتیە من گەرەکمە تەمسیلێک بکەم وتم میهرەبانی زۆر گرنگە من ێژم سیارەیەک ڕۆن بۆ چی واتیایە ئیشی ڕۆن چیە لەو سیارە نە ئەیبانەیەکی ڕەوانی دەکات من ێژم ڕۆح ڕۆنی سیارەیەکە کە تایانە بێ گشتی داخەوێ و قەپاتەوێ و قفڵەوێت ڕۆحی ژیانی کۆمەڵایەتی ئەو میهرەبانی و تەبایی و لە خۆبوردی و یەک قبولکردن و مدارا و تەساهل لەسەر کە هەر یەکێ بە خاڵێک فێرمانیەکە و ئەوە نەمێنێ کۆمەلگاکە قەپاتەوێ ڕۆنی سیارە ڕۆحی ژیان وەڵڵا فیتەرێکیشمانەوەی زم بەرنامێ دوا قسە کۆمەڵگای کوردی و مجتەمەعی ئاینی کوردی ئەگەر واز لە یەک شکاندن و یەک ڕەتکردنەوە بێنێ کەشێکی ڕۆحی و ئارام بۆ هەمومان دروستە بێت یاخوا دەسە خۆش بێ هیوادارم ئەم بەرنامەیەش بەشێک بوو بێت لەو ئارامی ڕۆحە و ئەو ڕۆنە بێکە دکتۆر باسی کرد نەگەن بچن ڕۆنی سیارە بخڕن بیوەن شەوێکی خۆش دەست خۆش